خۆشەویستان و ئازیزان بەڕێزانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر ڕادیۆی پەروەردەیی خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی کارامەی پەروەردەیی پێتان شاد بووینەوە. ئازیزان سەرپەرشتیارانی پەروەردەیی هاوشان لەگەڵ دەستەی کارژێری قوتابخانەکان لە ناوەندەکانی خوێندن بەپێی ڕێنماییدان و هەروەها دەستنیشانکردنی کەموکوڕیەکان و چارەسەرکردنیان بەردەوام لە هەوڵدان. سەرپەرشتیاران ڕۆڵی گرنگیان هەیە لە بەرەو پێشبردننی ئاستی زانستی قوتابیان و هەروەها ئاستی بەرزکردنەوەی قوتابخانەکانشدا. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر سەرپەرشتیاری پەروەردەیی پسپۆری قسە لەسەر ئەرکەکانی سەرپەرشتیاری ڕێنماییکاران لە قوتابخانەکان دەکەین بە میوانداری مامۆستا عیمران عوسمان نوعین سەرپەرشتیاری پەروەردەیی پسپۆری ڕێنماییکار. ئێستا لە ناو ستۆدیۆ لەگەڵماندایە. بەخێر بێی مامۆستا عیمران. سپاس دەکەم مامۆستا، خۆشحاڵم ئەمڕۆ من لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی و ڕادیۆ لێرە ئامادەم بۆ ئەوەی بتوانین پرۆسەی پەروەردە و فێرکردن بەرەو پێشتر بەرین. زۆر زۆر بەخێر بێ سەرچاوان. ئەگەر لەوە دەست پێ بکەین کاری سەرپەرشتیاری ڕێنمایی پەروەردەیی لە ناوەندەکانی خوێندن چییە؟ بەڵێ ڕێنماییکاری پەروەردەیی سەرپەرشتیار ڕێنماییکاری پەروەردەیی ئیش و کارەکانی ئەوەیە ڕێنمایی و ئاراستەی ڕێنماییکاری پەروەردەیی بکە لەو کێشە و گیرگرفتانەی کە دێتە ڕێی. ڕێنماییکاری پەروەردەیی بەپێی ئەوەی پسپۆڕیەکانی کۆمەڵناسی و دەروونناسی و کاری کۆمەڵایەتین ئەوان لە ناوەندەکانی خوێندن ئەرکێکیان گرتوۆتە ئەستۆیان بۆی بتوانین کێشە و گیرگرفتەکانی قوتابیان کە ڕۆژانە لە ناوەندەکانی خوێندن دێتە سەرڕێیان چارەسەری بکەن و هەوڵ بدەن لەو بارە دەرونیەی کە تێی کەوتونە چارەسەرێکی گونجاویان بۆ دەستنیشان بکەن. بەڵێ چێن ئەوانەی دەبن بە ڕێنماییکاری پەروەردەیی لە قوتابخانەکان؟ بەڵێ وەکو پێشتر ئێستا باسم کرد ئێمە سێ پسپۆڕیمان هەیە کە دەبنە ڕێنماییکاری پەروەردەیی لە ناوەندەکانی خوێندن. دەرچووی بەشی کۆمەڵناسی کۆلێژی ئاداب، دەرچووی بەشی دەروونناسی لە کۆلێژی پەروەردە، دەرچووی کاری کۆمەڵایەتی لە کۆلێژی بنیات. ئەوان ئەو سێ پسپۆڕیە ئەرکیان ئەوەیە لە ناوەندەکانی خوێندن ببنە ڕێنماییکاری پەروەردەیی. بەڵێ ئەم ڕێنماییکاریە پەروەردەیانە لە ناوەندی هەولێرن لە پەروەردەکانی تکەش وەکو پەروەردەی دەوروبەر و سۆران و یاخود برێن سلێمانی و هەڵەبجە و لەم شوێنانەش لە یەکەی سەرپەرشتیاری بە هەمان شێوە ڕێنماییکاری پەروەردەیی هەن؟ بەڵێ لە سەرجەم یەکەکان بەڵێ و سەرجەم قوتابخانەکان هەم سەرپەرشتیاری ڕێنماییکاری پەروەردەیی هەیە پسپۆڕی ڕێنماییکاران کە ئەو بەڕێزانە دوو ئەرکیانەیە. ئەرکێکیان سەرپەرشتیاری هاوڕێ خەنەگەری قوتابخانەکانن لەگەڵ سەرپەرشتیاری ڕێنمایی پسپۆڕی ئەو ڕێنماییکارانەکەن لە ناو قوتابخانەکان. بەڵێ ئێمە لە پەروەردەی هەولێر هەمانە، لە پەروەردەی دەوروبەر هەمانە، لە پەروەردەی دەشتی هەولێر، مەخمور، خەبات، شەقڵاوە. بەگشتی لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان ڕێنماییکاری پەروەردەیی لە قوتابخانەکانە هەیە. بەڵام لە هەموو قوتابخانەکان احتیمالە ئێمە هەندێک قوتابخانەمان هەبێ ڕێنماییکاری پەروەردەیی نەبێ، بەڵام زۆربەی هەر زۆری ڕێنماییکاری پەروەردەیی لێ و ئیشوکارەکانی خۆیان زۆر بەجوانیەکەن. بەڵێ لە یەکەی سەرپەرشتیاری هەولێر ژمارەتان زۆرە کەمە مەبەستت ژماری سەرپەرشتیاران دێیان ڕێنماییکاری پەروەردەیی ڕێنماییکاری پەروەردەیی ناوەندەکانی خوێندنی بنەڕەتی 267 ڕێنماییکاری پەروەردەیی ناوەندەکانی خوێندنمان هەیە. بەڵێ بەڵێ ئێمە بە سەرپەرشتیار چوار سەرپەرشتیاری ڕێنماییکاری پەروەردەیین لە یەکەی بنەڕەتی و باخچەی منداڵانی هەولێر. بەڵێ ئەم ڕێنماییانە چۆن ئێوە بە قوتابخانەکانی دەدەن؟ ئایا نامیلکەتان هەیە یاخود بەو بڕیارانەی کە ڕۆژانە یاخود هەفتانە دەردەچێت لەسەر ئەو بڕیارانە دەڕۆن؟ بە خۆشحاڵیەوە یعنی وەزارەتی پەروەردە ساڵانە نامیلکەیەک دەرەکات، لەم ماوانەش نامیلکەیەکی دەرکردبوو دەربارەی ئیش و کارەکانی ڕێنماییکانی پەروەردەیی ناوەندەکانی خوێندن. ئێمە لە 2009ەوە پەروەردەی ناوەندی هەولێر بە فەرمانی 23/901 لە 7 دەی 2019 ئەرکەکانی ڕێنماییکارانی پەروەردەیی لە ناوەندەکانی خوێندنی دەستنیشان کردبوو لە نامیلکەیەکی چەند لاپەڕەیەکە ئەرکەکان و مافی ڕێنماییکاران لە ناوەندەکانی خوێندن دەستنیشان کردبوو. مامۆستا ئەو ڕێنماییکارە پەروەردەیانە لە ڕووی دەرماڵەوە جیاوازن لەگەڵ سەرپەرشتیارەکانی تریان بە هەمان شێوە وەکو یەکن؟ نا ڕێنماییکاری پەروەردەیی ناونیشانی فەرمانبەرە، ناونیشانی مامۆستانیە. لە ڕووی دەرماڵەوە جیاوازن ڕێنماییکاری پەروەردەیی لەگەڵ مامۆستایان
جیاوازن دەڕووی دەرماڵەوە. بڵێ کارەکانتان لە ناوەندەکانی خوێندن چییە لەگەڵ سەرپەرشتیارانی تر جیاوازە یاخود یەک دەگرێتەوە؟ بەڵێ ڕێمایکارانی پەروەردەیی لە ناوەندەکانی خوێندن بەڕاستی ئەرچیان قورسا. دەبێت چەند ئەرکێک بکەن لە ناوەندەکانی خوێندن، دەبێت دانانی پلانیان هەبێ بۆی ئیشکارەکانی خۆیان بە جوانی ببەنە ڕێوە. ئامادەکردنی تۆمارێک کە تایبەتە بەکارەکانی خۆیان، پڕکردنەوەی فۆرمێکی زانیاریمان هەیە بۆ قوتابیان کە هەر ڕێنماییکارێک لە قوتابخانەکەی خۆی ئامادەیەکە ئەو زانیاریانە سەرەتای ساڵ بڕێکاتەوە. ڕێنماییکاری پەروەردەیی دەبێت بە خۆی بناسێنێت بە قوتابیان سەرەتای ساڵ کە ئەو پیشەکەی چییە، جدا لە مامۆستا ئەو کاری ڕێنماییکردنی قوتابیانە و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیانشکە. هەروەها ڕێنماییکاری پەروەردەیی هەماهەنگیەکی تەواوی لەگە دەستەی کارژێڕی قوتابخانەکانە بێت. جگە لەوە ڕێنماییکاری پەروەردەیی هەوڵەدات ماگانە بێت، هەفتانە بێ، ساڵانە بێ سیمینار بۆ قوتابیان بکات لە ناو قوتابخانەکان لە بوارە جیایەکان بەتایبەتی لە بوارە دەرونیەکان و ئەو کێشانەی کە دێتە سەرڕێی قوتابیانی هەرزەکار لە قۆناغەکانی 1970 قوتابی لەو قۆناغە هەرزەکارە پێویستی بە ڕێنماییکردن هەیە و قوتابی بە حکمی ئەوەی گۆڕانیشی فسیۆلۆژی لە جەستەیان ڕووەدا پێویستی بەوە هەیە کە ڕێنماییکاری پەروەردەیی لەگەڵیا دابنیشێت. بەڵێ ئەم سیمینارانە لە ناوەندەکانی خوێندن تەنها بۆ ئەو قوتابخانانن کە خۆتان سەرپەرشتی دەکەن یان بۆتان هەیە لە هەر قوتابخانەیەکی تر سیمینار بجێڕن؟ بەڵێ قوتابخانەکان هەر قوتابخانەیەک سەرپەرشتیارێکی هاوڕێی ڕخنەگیری خۆی هەیە تایبەتە بەخۆی دەتوانێت هەماهەنگی بکە لەگە سەرپەرشتیارەکەی خۆی و لەگەر ئیدارە لەگەر دەستەی کارژێری قوتابخانە بۆی ئەو بابەتی کە هەڵی ئەبژێریە شیاوە بۆ سیمینارکردن یاننا دەبێت هەماهەنگی لەگەڵ دەستەی کارژێری و سەرپەرشتیاری هاوڕێی ڕخنەگیری قوتابخانە بکات. بەڵێ ڕۆڵتان لە دانانی پرسیارەکان لە بۆ تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم و وەرزی دووەم ئایا بە پێ ڕێنمایی ئێوەیە یا خود ئێوە دەورتان هەیە لە دانانی و پرسیارانە؟ ئوستاس دانانی نمرە ئەوە لە دەسەڵاتی وەزارەتی پەروەردەیە پرسیاری مامۆستا بۆ قوتابی پرسیاری مامۆستا بۆ خۆی ئازادە پرسیار دانات بە شێوازی ئەو ڕێگایی کە خۆی شەرحی کردووە، بەڵام نمرە ئەوە تایبەتە بە وەزارەتی پەروەردە ئەوان نمرەکان دادنێن. بڵێ ئێوەش گیر و گرفتان حتمما هەیە مامۆستا عیمران، هەتانە گیر و گرفت یاخودنی حتمما ئێمە وەکو سەرپەرشتیارانی ڕێنماییکاران بەڕاستی کە بوو کوڕی ڕێنماییکاران لە هەندێک لە قوتابخانەکان کێشەیەکی بۆ ئێمە وەکو سەرپەرشتیار دروست کردووە چونکە پەیوەندیمان پێواکەن کێشەمان لە قوتابخانەکانە هەیە. ئێمەش ڕێنماییکارمان بەڕاستی لەم کاتەیە نییە، تاینات خۆتەزانی نییە. ئیتر ئەمە وای کردووە بەڕاستی ئێمە ئەرکمان قورستر بێ هەوڵدەین ئێمە وەکو سەرپەرشتیار لەگەڵ دەستەی کارژێریە بۆی ئەگەخوا نەخواسە کێشەیەک لە قوتابخانەیەک ڕووبدا ڕێنماییکاری پەروەردەیی نەبێ ئێمە هەماهەنگە بین لەگەڵیا بۆ چارەسەرکردن. ئەی توێژەرە کۆمەڵایەتەکان ئێوە ڕەبتان نییە لەگەڵوان؟ بۆی ڕێنماییکاری پەروەردەیی پێشە توێژەری کۆمەڵایەتی دەرونی بوو. ئێستاستم ئەوەیە کە لە قوتابخانەکان ئەگەر پەیوەندیێکی پتەومان لەگەر سەرجەم ڕێنماییکارەکانمان هەیە لە ناوەندەکانی خوێندنە ڕۆژانە ئێمە چ بە تەلەفۆن بێت چ بە سەردان بێت پێویست بکە سەردانیانەکەین و هەوڵەدەین ئەوەی کە لە توانای ئێمە بێ وەکو سەرپەرشتیار بۆیان چارەسەر بکەین. بەڵێ دەوامتان چۆنە ئوستاز لە سەرپەرشتیارن زیاتر یاخود لە قوتابخانەکانن؟ دەوامی ڕێنماییکاری پەروەردەیی لەگەڵ قوتابخانەیە لە سەرەتای ساڵی قوتابخانەوە کە دەوام دەست پێکات ڕێنماییکاری پەروەردەییش دەوامی خۆیەکە. بەڵام ڕێنماییکاری پەروەردەیی ئەگە تەماشای دەستەی کارژێری بکەین دەستەی کارژێری کۆمەڵێک فەرمانبەری هەیە، فەرمانبەرەکان هاوینان داوامەکەن لەگە دەستەی کارژێری. ڕاستە ڕێنماییکاری پەروەردەیی عنوانی فەرمانبەرە بەڵام هاوینان دەوام ناکات چونکە قوتابی لێ نییە ئەو لەگەڵ ئیشەکەی لەگەڵ قوتابیانایە. بەڵێ ئەی هاوینان ئەگەر لە قوتابخانەکان نەبن لە یەکەی سەرپەرشتیار دەبن؟ ئەمە گەر بەبەستت ئێمە وەکو سەرپەرشتیار بیر بەڵێ ئێمە هاوینانش داوامی خۆمانە داوامی سەرپەرشتیاران بەردەوامە ئێمە لە یەکەی خۆمان داوامەکەین. با هەر لە ناوەندەکانی خوێندن بمینێنەوە ئەو لیژنە سێ کەسەی کە ساڵانە بۆ هەڵسەنگاندنی ئاستی قوتابخانەکان کار و پیشە ئێوە لەگەڵ ئەوان جیاوازە یاخود ئێوەش لەو لیژنەیە دەبن
هەماهەنگیتان لەگەڵ ئەوان چۆنە؟ ئێمە ئێستا سەرپەرشتیاری هاوڕێی ڕخنەگەری قوتابخانەکانین. ئێمە وەکو سەرپەرشتیارە بەڕێزەکانی تکەش ئەندامی ئەو لێژنانین و بە هەمان شێوە ئەوان چکاری بکەن ئێمەش ئەو کاراکەین، یانی هیچ جیاوازەیەک لە نێوان ئێمە و سەرپەرشتیارانی بەڕێزدی ئەوانش پسپۆڕیەکانیان هەیە، پسپۆری کوردیە، پسپۆری زانستدا، بەڵام ئێستا پسپۆری بەگشتی نماوە. بەڵێ لەم دوایە کۆمەڵێک کەس بەشداری تاقیکردنەوەی سەرپەرشتیاریانیان کرد. کەسی وای تێدا بوو کە ئەم عنوانە لە خۆ بگرێ ببێتن بە ڕێنمایی کاری پەروەردەیی؟ لە ئەم جارەیان پسپۆری نەمابوو لەگەڵی دانیە. کەواتە ئەمە هەروەکو خۆی دەمینێتەوە ئێوە یاخود بەڵێ ئێستا ئێمە ئوستاز ئێستا ئێمە لە ناوەندەکانی خوێندن لە یەکی سەرپەرشتیاری ئێمە سەرپەرشتیاری هاوڕێی ڕخنەگەری هەموو هەرێمی کوردستان هەموو یەک ناوە سەرپەرشتیاری هاوڕێی ڕخنەگەری قوتابخانەکانی. بڵێ زۆر چاکە. ڕێنماییە پەروەردەیەکانتان چۆنە لە قوتابخانەکان مامۆستا عیمران؟ ڕێنماییانەی دەیدەن بە دەستەی کارژێری قوتابخانەکان یاخود بە قوتابیان و خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن ئەو ڕێنماییە پەروەردەیانە زیاتر خۆی لە چی دەبینێتەوە؟ ئێمە ئەو ڕێنمایانەی کە ئێمە و سەرپەرشتیارانی هاوپیشەمان هەوڵە دەین ئەو فەرمانانی کە وەزارەتی پەروەردە دەریەکات ئێمە بۆ ناوەندەکانی خوێندن شیکەینەوە ئاسانکاری بکەین لە جێبەجێکردنی بۆ ئەوەی دەستەی کارژێری و مامۆستایان بە جوانترین شێوە جێبەجێ بکەن. بەڵێ ئەی لەگەڵ دایک و باوکی قوتابی پەیوەندیتان هەیە بە تایبەتە و قوتابخانانەی هەموو قوتابخانەکان دەبێ ئەنجومەنی دایک و باوکانیان هەبی ڕۆڵی ئێوە لەگەڵوان چۆنە؟ ئێمە وەکو سەرپەرشتیاری هاوڕێی ڕخنەگەری قوتابخانەکان ئەندامێکی ئەو قوتابخانە نابین کە ئێمە سەرپەرشتیاری هاوڕێی ڕخنەگەری ئەو قوتابخانەیەین. دایک و باوکان لەگەڵ دەستەی کارژێریە ئەنجومەی دایک و باوکان دادەمەزرێنن. ئێمە لە ڕێگای دەستەی کارژێری قوتابخانەوە دەتوانین لە هەر کێشە و جیلوگرفتێک هەبێت ئێمە تەداخل بکەین و لەگەڵیانە ئەگەر کێشەیەک بێ چارەسەری بکەین. بەڵێ کەواتە ڕێنمایی بەوانیش دەدەن. ئێمە ڕێنمایی بە دەستەی کارژێری دێن، دەستەی کارژێریش ڕێنمایی بە کەسوکاری قوتابیەدا لە کاتی پێویستە. بەڵێ بێمەوە سەر پرسیارێکی دەمێتیش ئیشارەمان پێکرد توێژێرە کۆمەڵایەتەکان ئەوان ئێوە ڕێنماییان پێدەدەن لەژێر دەسەڵاتی ئێوەدان یاخود سەر بەخۆن؟ ڕێنماییکاری پەروەردەیی فەرمانبەری وەزارەتی پەروەردەیە لە ناوەندەکانی خوێندن، ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە کە دێت هەمویان دەستنە ژێرباڵی ئەو فەرمانەوە، بەڵام کارەکانیان جیاوازترە لە مامۆستا. مامۆستا بابەتی مامۆستا وانەوتنەوەیە، وانەوتنەوەی قوتابیانە پەروەردە و فێرکردنە، بەڵام ڕێنماییکارانی پەروەردەیی جیاواز لە مامۆستا کاری ئەو هەوڵدانە بۆ ئەوەی لە قوتابخانە قوتابیان کێشە و جیلوگرفتیان نەبێت و کەشێکی ئارامیان بۆ دروست ببێ بۆ ئەوەی بتوانن لە پرۆسی پەروەردە و فێرکردن سەرکەوتوو بن. بەڵێ بە حکمەوەی تازەش باست کرد ڕێنماییکاری پەروەردەیی ژمارەیان کەمە لە بۆ نمونە 3 یاخود 4 کەس لە سەرپەرشتیاری ناوەندی هەولێرن لە یەکەی سەرپەرشتیاری ناوەندی هەولێر. ئێوە تەنها لەو پەروەردەیە سەردانی قوتابخانەکان دەکەن یاخود ئەگەر پێویست بکە سەردانی پەروەردەکانی دەوروبەر یاخود شارەکانی تریش دەکەن؟ نا ئێمە تەنها پابندین بە یەکەی سەرپەرشتیکردنی پەروەردەی هەولێری بنەڕەتی. ئێمە ئەوان لە پەروەردەکانی تکە سەرپەرشتیار هەیە تایبەتە بە ڕێنمەیکاران هەرچەندە ئەو هاوڕێی ڕخنەگرشە، یعنی هەر پەروەردەیەک کۆمەڵێک سەرپەرشتیاری بەڕێز لەوێن یەکی خۆیان هەیە، ئەوان ئەرچیان هاوڕێی ڕخنەگەری قوتابخانەکانن. ئەگەر جیاوازێکمان لە بکەی شەرحیاتێکمان لە بکەی لە نێوان ڕێنماییکاری پەروەردەیی و هاوڕێی ڕخنەگەر ئوستاز؟ ئێمە ناتوانین ینی جیاوازی بکەین لە نێوان تووشی ڕێنماییکاری پەروەردەیی ئوستاز ڕێنماییکاری پەروەردەیی دەوامی لە ناو قوتابخانەکانە، بەڵام سەرپەرشتیار دەوامی سەرپەرشتیارە، یعنی هیچ ناتوانین جیاوازی بکەین. بەڵام ئەوانیش سەردانی قوتابخانەکان ناکەن؟ بەتەکید هاوڕێی ڕخنەگەر سەردانی قوتابخانەکە و کۆنتاچی لەگەڵ ڕێنماییکاری پەروەردەیە و دەشی بینێ و لەگەڵشی دادەنیشێ و کۆمەڵێک تۆماری هەیە کە لە ناوەندەکانی خوێندن بزانێت چی کردووە، کێشەکان تا چۆن چەندی چارەسەر کردووە، ئیشوکارەکانی چۆنە، چاڵاکە چاڵاک نییە. زیاتر ئەو جیرروگرفتانەی نەک لە دەستەی کارژێری لە قوتابخانەکان لەلایەن قوتابیان و ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە چینەم جیرروگرفتانەی کە باون لە ناوەندەکانی خوێندن؟
ئستاز ئێمە ئێستا لە سەردەمی تەکنەلۆژیانی بەڕاستی تەکنەلۆژیا ئێستا شۆڕ بەتەوە ناو خێزانەکانە قوتابیانش ئەندامێکی خێزانەکانن ئێستا مۆبایل با بڵێن بۆتە هۆکارێک بۆ ئەوی قوتابی کێشە و جوولگرفتی بۆ دروست بێت جگە لەوەی لە ماڵەوەش بەکاردەهێنرێت بەڵام زۆر جار قوتابی بەداخەوە بۆ ناوەندەکانی خوێندنش دەیوازێتەوە کێشەی لە هێنانی مۆبایل دەبێتە کێشە چونکە قوتابی دێتە قوتابخانە بۆ ئەوەی فێر بێت بەڵام کە ئامێریی زیرێکی پێبوو لە ناو قوتابخانە ئاگای لە وانەکەی نابێت و مەمنوعش وەزارەتی پەروەردە مەمنوعی کردووە نەبێ شێوەیەک ئەو ئامێرانە بێنە ناو قوتابخانە تەنانەت لە نابێت مامۆستا و لە ناو پۆلە هەیبێت چونکە دەبێتە بۆ ئەوەی ناتوانێت و پێویست وانەکە بڵێتەوە بۆیە مەمنوعە بۆ قوتابیان بێنتە ناو پۆلەوە بەتاکیید هەرزەکار لە تەمەنی هەرزەکاری قوتابی کۆمەڵێک کێشە و جوولگرفتی بۆ بەڵام ئەم هەرزەکارانەش مامۆستا عیمران مامەڵەیەکی تایبەتی دەوێت لەگەڵیان دەبێت زۆر ورد بن یا دەستەی کارجێڕی یاخود ئێوە ڕێنماییتان حتمما هەیە خۆشتان و بۆ دەستەی کارجێڕی و مامۆستایانیش بەتاکیید هەرزەکار قۆناغێکا بەسەر هەموو کەسێکا تێبەڕێت بەسەر هەموو مناڵێکە کە دەگاتە تەمەنی هەرزەکاری لە نێوان کچان بۆ 12 لە کوڕان لە 14 ساڵ بەسەرەوەیە ئەم قۆناغێکی هەستیارە پێویستە هەم لە ماڵەوە خێزانەکان تەعاملێکی تایبەت لەگەڵ قوتابیان و ئەو کەسانی کە لەو قۆناغن تەعاملێکی تایبەت بێ لەگەڵ ئەوەشدا دەبێت لە قوتابخانەکان شایە ئەوان دەستەی کارژێری و ڕێنماییکاری پەروەردەیی کە لە ناو قوتابخانەیە تایبەتمەندی ئەوە لە هەند وەربگرێت کە ئەم قوتابی ئێستا لە قۆناغێکی هەرزەکاریەوەتە گۆڕانێک کۆمەڵێک گۆڕان لە جستەیە ڕوئەدا ڕوئەدا واکە ئەو قوتابیە زۆر جار قوتابی کە کاتێک دەگاتە قۆناغی هەرزەکاری جیاوازە بێت لە تاکێکەوە بۆ تاکێکی بکە تاکمان هەیە لەوانەیە خەوی لێ بکەوێت لە ناو دەرسا خەوی لێ بکەوێت هەمانە زۆر جوڵاکات لە کاتی وانەکانە زۆر جوڵاکە هەمانە جۆرایڵ نییە جۆرایڵی مامۆستا نابێت جۆرای دەستەی کارژێری نابێت لەو قۆناغەیە بۆیە ڕێنماییکاری پەروەردەیی هەموو ئەم هەڵس و کەوتانە بۆ دەستەی کارژێری شیە کاتەوە ئەم قوتابیە لەبەرەوەی لەم مەرحەلەیە لەم قۆناغەیە بۆیە ئەو هەڵس و کەوتانەی لێ دەرئەنجامە بێت بەڵکاتە بوونی کێشە لە ناوەندەکانی خوێندندا یەکێکە لە هەر ئەو شتە باوانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە و ڕوبەڕووی دەستەی کارگێڕانی قوتابخانەش دەبێتەوە کێشەکان مامۆستا کێشەکان زۆربەی کاتێککە لە قوتابخانەکانە ڕوئەدا ئەوەندە کێشەی گەورەشمان نییە ئەوەندە کێشەی زۆرشمان نییە حاڵاتە ئەین نەبووتە دیاردەیەک کە بەڕاستی هەموو قوتابخانەکان بگرێتەوە لەوانەیە لە چەند قوتابخانەیەک خوانەخواساندێک کێشە ڕوودا بەڵام ئەو قوتابخانەی کە ڕێنماییکاری پەروەردەیی لێ و دەستەی کارژێری هەماهەنگن لەگە ڕێنماییکاری پەروەردەی بە جوانترین شێوە توانیانە ئەو کێشانە چارەسەر بکەن. زۆر سپاس مامۆستا عیمران ئێمە لە کۆتایی بەرنامەکەمان نزیک دەبینەوە ئەگەر بەڕێستان بە پێویستی بزانن باسی شتێک بکەن لە زمینی کار و پیشەکەی خۆتان کە وەکو سەرپەرشتیاری ڕێنماییکاری سپاس دەکەین. ئێمە وەکو سەرپەرشتیاری هاوڕێی ڕخنەگر و سەرپەرشتیاری پسپۆڕی ڕێنماییکارانی پەروەردەیی ئێمە دەستخۆشیەکی تەواو دەستخۆشیش تەواو لە ڕێنماییکارانی پەروەردەیەکین لە ناوەندەکانی خوێندن هەروە سوپاسی دەستەی کارژێڕەکان شەکەین کەوا هەما هەنگێکی تەواون لەگەڵ ڕێنماییکارانی پەروەردەیی بۆی ئەو ئەرکێکە لەسەر شانیانە بە جواتری شێوە جێبەجێ بڵێ ببوور هەرچەندە گوتم نزیکیش دەبینەوە لە کۆتایی بەرنامە بەڵام ئەو کێشانەی کە باست کرد ئەو کێشانەی کە باست کرد ئەگەر بێت و توێژێرە کۆمەڵایەتەکان لە ناوەندەکانی خوێندن هەبن کە ئێستا زۆر کەم بۆتەوە بەداخەوە بە حکمی ئەوەی کە نزیکەی ساڵانێکی زۆرە دامەزراندن نییە ئەرچی ئێوەش کەمتر نابێتەوە یاخود بڵێن ئەو قوتابخانانەی ئەو ناوەندانەی خوێندن کە توێژێری کۆمەڵایەتی لێیە کێشەش بۆ ئێوە کەمتر نەبووتەوە بە تەکید ئەگەر لە قوتابخانە ڕێنماییکاری پەروەردەیی هەبێت ئەگەر زیاد لە ڕێنماییکاریی پەروەردەیش لە قوتابخانە هەبێ بە پێڕێژەی زۆری قوتابیان بە دڵنیاییەوە جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ قوتابخانەیەکە کە ڕێنماییکاری پەروەردەیی لێ نەبێت کەواتە ئەگەر حەسەند لە قوتابخانەکانە ڕێنماییکاری پەروەردەیی هەبێ ئەوەندە کێشە و گیرروگرفتی قوتابیانمان کەمتر بێت. یعنی ئێوە وەکو سەرپەرشتیار بە پێویستی دەزانن کە لە هەموو قوتابخانەیەک ڕێنماییکاری پەروەردەیی یاخود توێژەری کۆمەڵایەتی هەبێت.
بەڵێ ئێمە زۆرش داکۆکەرین لەسەر ئەو بابەتە و پێشمان خۆشە هەبێت بەڵام خۆت دەزانی لە بەربار و زروف ئێستا دامەزراندن نییە دەبێت چاوەڕێ بکەین چونکە ئێستا سەردەمەکان جیاوازە ئێستا ئەم سەردەمە ئێستا ئەوەندەی کێشەکان زۆرن ڕاستە مەسەلەن وەکو باست کرد کێشەکان زۆر گەورە نین بەڵام کێشەش هەیە بەردەوام قوتابی تر هەراسان دەکات بەردەوام جێسەڵی پێ دەکات وەکو خۆدوتت کێشەی کۆمەڵایەتی هەیە هەموو ئەمانە زۆر جار توێژێری کۆمەڵایەتی لە ناوەندەکانی خوێندن تەنانەت نەک کێشەی قوتابیەکەی لە قوتابخانەکان چارەسەر نەکردیا بەڵکو بەپێی بە دوواداچوون و پرسیارکردن ئەوانە کە زانیتی بەهۆی کێشەی خێزانیەوە ئەم دەرهاوێشتەی لە قوتابخانەکان هەیە توانیوێتی زۆر جاران چارەسەری کێژەی خێزانیشی کردیە. بەڵێ ئێمە کۆمەڵێک ڕێنماییکاری بەتوانەمان هەیە لە ناوەندەکانی خوێندن ئەوەی باسکردیشێکە لەو ئەرکانیان کە لە دەرەوەی قوتابخانەش جاری وا بووە سەردانیان کردووە سەردانی کردووە ئیتر چلایەنی کۆمەڵایەتی بێ خزم و دۆست بێت یان ئەندامی قوتابخانە بن ڕێنماییکاری پەروەردەی توانێتی دەورێکی جوان و وێنەیەکی باش نیشان بە خێزان و کۆمەلگا بدە کە ڕێنماییکاری پەروەردەی چەندە گرنگە و چەندەش توانای هەیە کە کێشەکان چارەسەر ئێوە وەکو سەرپەرشتیار سەروی خۆتان بەتایبەت وەزارەت ئاگادارتان کردەوە لەوەی کە زەرور و گرنگە بەتاکید وەزارەتی پەروەردە بە خۆشحاڵیەوە ئاگادارە و ئەو دەزانێت کە ڕێنماییکاری پەروەردەی لە قوتابخانەکان پێویستە بەڵام ئێمە دەبێت چاوەڕێ بکەین کاتێک کە بەگشتی دامەزراندن دەبێتەوە ئەو ئینشاءڵڵا ڕێنماییکاری پەروەردەیش لەگەڵیان نابێت ئینشاءڵڵا. زۆر سپاس مامۆستا عیمران، سپاس بۆ بەڕێستان. خۆشحاڵین کە ئەمڕۆ لە ستۆدیۆی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر و ڕادیۆی پەروەردەی ئامادەبووی. بەڕێزان و ئازیزان لێرەدا هاتینە بەرنامەی کارامەیی پەروەردەی تا بەرنامەیەشتر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.